الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشوستانم إما لخزمة كتابي نایابی الذريعة إلى مكارم الشريعة جيان بسر أبين ديار كتابي الذريعة. يكيك لو كتاب زور نایاباني كإمام الراغبي أصفهاني نسيويتي لمروف ناسية زور قوري أم كتابة براسي إنسان بخوي أناسيني وأمبيا وعملاق مفكرة قوري لناسيني إنسانا زور شارزايكي وردية وچل الروا فلسفية وچل الروا دراسة قرآن وإسلامية كوا. أفرمي لدرساني بيشوك باسما كأنواع لذتها كإنسان وري بقرأ تفاصيل أم لذتانا زورة. هند لذتي عقلية تشيجي عقلية كإنسان وري أقرأ، هند تشيجي بدنية إنسان وري أقرأ. تفصيلي لذة عقلية كان تشيجي عقلية كان زور قوري. همو أو بابتاني كربطي بعلمه وهي هر همو يبريتي لتشيجك كإنسان وري أقرأ للروي عقله، همو حكمتي همو دانايتيك همو تجربية كإنسان زيادي أكا لحياتي همو تشيجك عقلي زور قوري هي. لا أنا بدني كشبه همان تشن كومالي ملذات وكومالي تشيجي زور تايبت هي تيا كأفرمي أقر كوان كينا وهر هموي أكات دبش كإنسان تشيج ولا زد ور أجري خوي جرا أو إنساني خلق كردو لنا وحياتي خويا لدلا ولا دشوينا ولا زد ور أجري. أفرمي لخوارنا كان لخوارنا وكان لا مناكحة والزواج لجلو برجو بوشاك لو بونانيك إيكا لو شتانيك أي بي سي لو شتانيك وأي بيني إنجا أو شتانيك إيكات السبب أو إيكا سواري ببيت سواء ولاخيك بسياريك بهرشتك لم بابتانا أو خادمانيك خزمتي أكان أو كسانيك لدور بريوان رفيقها ولا كاني هرشي آلات هي لسرزي. أفرمي همو أمانة إنسان أتواني تشيجيان لي ورقلي لزتيان لي أكا همو شيء بدني إنسان لزتي لي أكا. أفرمي هندي العلماء فرمي أنا كرتريان كلوت أو فرمي أنا أم مركب وخادم وأمانة هر هموي لا إنسانا لما بصري إنسانا كوي أبتو شو كمان هموي تشيجي تشابي إنسانا كأمانة أبينه أصل وهاية كتشوارشتي سركي هي كمأكلة ومشربة خواردنا وملبسة جلو برقو بوشاكة لقل منكحة نكاحو أو بابته. السيداني زور سركي تريشي هي كبون كردنو بستنو بينينا أم سيانج أفرمي زور تشيجي تايبتي لي ورقري كابو إنسان لنو أم جورا تشيجانا جيان بسر أبا أروغور أكا حياتي برزي ونزمي أكا هند جاري وهي مثلا كسيك بون ناكا أو نعمتي لي نابيسي نابيني نا أماني هي بلام لخواردن لزتناكا لخوارنا ولزتناكا لما سليم منكحا كيشي هي لما البسا كيشي هي هريك لم بابتانا همويا أمانة بشي إنسانية كان كاللقل آجلا مشاركة أكا مثلا بدني إنسان والله بابت عقلك تنهار ربطي بإنسان وهي نعمتي كي زور قوري تشيجي كي زور قوري. إتريت إمام يكيك أمانة باسك يكم دانيت سر خواردن. أفرمي مخواردنا لك إما السيدي أكين وأي بينين أفرمي هموي لكوي زبيا كوي كروا لدو جور تجاوزناك هني كان ضرورة تهر أبي بكاري بيني هني كان ضرورة نية. أفرمي أو بشيك ضرورة ما لا يستغنى عنه في تربية البدن لبدني إنسانا تربيتي بدن بيستي همو أو طعامي أو خواردنيك تو رأجري أو آويك تو تيرا وكات. أفرمي أجر إنسان هاتو مقداري تنها أو نديلي خواردك واجبكاني سرشاني جيبك أفرمي هم معذورة هم مشكورة هم للاي خوالي خواجان من لنعمتك هاي تو تنها أو ندم بكار هنا لا يكتريج مشكورة رب العالمين شكري أكال سروي الزيادة الروي نكر دول لحد خوي ومأجورة أجر والأجري. بوي الروايات كرا وفرمينا عند أكل الصالحين تنزل الرحمة مسألة تصوفي قديمة يعني. أفرمي كسا الصالحة كان كنان أخوان بركتي خوان رحمتي خوان لو كتا داء بالتشك الزيادة الروي ناكن لحقوقي خوان لو ما فانيك خوان بيداون لسر زبيا. أفرمي إنسان كاتك أخوات
ئەبێ وەکو کەسێکی مضطر چۆن زۆری بۆ هاتووە هەر ئەوەندە ئەخوات بە ئەندازی ئەوەی کە بژی ئەوەندە کیفایەتی بکا کە لاشەی هێز و توانا و ئەوەی تیابێن. ئەفەرمێ بزانە هەموو ئەم خواردنانەی کە لەسەر زەویە هەیە بە تایبەتی ئەفەرمێ نمونەیەک هێنێتەوە ئەو فەواکیهانەی کە دار دەری ئەبڕێ ئەم شتانەی کە لە دار لێ ئەبێتەوە ئەڵێ ئایا ئەمە کە لە دار لێ ئەبێتەوە وەکو چی وایە بەنسبەت لە ئینسانەوە طبعا دائیمە تۆوی دار لەناو بەرەکەیەتی فەرمی ئەم بەرەی کە ئینسان هەیەتی باشە بەری ئینسان تۆوی ئینسان لە چی لە مەبووەلی ئینسان لە شوێنی میزی ئینسانەوە دەرەچێت ئەفەرمی ئەو میوە زۆر جوانش کە تۆ بینی هەروایە ئەڵە چڵکی یا کۆکراوە پوختەی چییە پوختەی ئەو دارەیە ئەفەرمێ تۆ ئەوەی کە زیادە ئەی خۆی دەستی بۆ ئەبێت بەکاری ئێنی کە ئەنەما پاشەڕۆی دار و درەخت و ئەو شتانێت تۆ بەکارێنی حتا لە مەسەی ئەمە مەسەن شیرەمەنی زۆ بەکارێن شیرەمەنی وەریتە لە شتێکی زیادە لە ئاژەڵێکەوە کە لێ ئەبێتەوە لە گوانی حیوانێکەوە کە یێتە دەرەوە بەڵام ئێمە تەبعی ئێمە هەندێشت زۆر بێزراوەکە هەندێشت بێزراو ناکە ئەوانە هەندێکن لەو شتانێکەوە بێزراوی ناکە و بەلایەوە ئاساییە و وەری ئەگرێ و چێژی لێ وەرەگرێ و لەزەتی لێ ئەکە ئەفەرمێ ئەگەر لێبێ چۆن ئێمەی ئینسان بەلامانەوە زۆر ئەستەمە پاشەڕۆی ئاژەڵێ بخۆین کەوا تەبعمان نایکە چونکە هەندێک لە پاشەڕۆکان ئێمە خۆین وەکو شیر ئەفەرمێ نە پاشەڕۆیەکەوە یان هێلکە مەسەلەن هەر عینەن پاشەڕۆیەکە ئینسان ئەیخوا بەڵام ئەفەرمێ طەبیعەتمان ئەمە بە ئاسایی وەرەگرێ شتەکانی تر بە نائاسایی وەرەگرێ لەمەیانە سوود خۆی گەورە داینەوە لەوی ترە ئەزراری داناوە ئەفەرمێ بە هەمان چەشن هەموو ئەو دار و درەختی کە تۆ ئەیبینی و بەر بە تۆ ئەدا بەرەکان بریتێ لە چڵکی ئەوان بریتێ لە زیادەیی ئەوان بریتێ لە تۆوی ئەوان ئەفەرمێ دەی ئاگات لێ بێ ئێمە یەکێک لەو شتانەی کە ئاژەڵانەی کە زۆر بەلامانەوە قێزەوە نەبریتێ لە بەراز ئەفەرمێ هۆکاری چییە یەکێک لەو شتانەی کە بەراز زۆر حەزی لێیەتی بریتێ لە پاشەڕۆی ئینسان و ئاژەڵەکانی تر هەر بۆی لە شەریعەتە مەسەلەن تەحریمی ئەوە کراوە حتا تاووس بۆچی حرام کراوە لە مەزەبی خۆمانە مەزەبی ئیمامی شافعیە تاووس حرامە خواردنی ئەفەرمێ لەبەرەوەی تەبعی تاووس ئەو هەیە کە پیسی ئەخوا بە جوانیەکەی نییە یەکێک لە طەبیعەتەکانی ئەوەیە هەرچ ئاژەڵێک تەبەن لە فقهی ئیسلامی ئەو بابەتێکی تەفسیلە هەر ئاژەڵێک فێری ئەوە بێ کە پاشەڕۆ بخوا پێوتێ ئەلجەلالە لە فقهی ئیسلامیە مەسەلەن ئەگەر بێنە پێش شاوی خۆتان مانگایەک ئەگەر پیسی بخوا ناوی لێ ئەنێن چی ئەلجەلالە جەلالە حتا عولەما فەرمێ بە 40 ڕۆژ بینی خواردنی پاکی بێتی هەتا لاشەی پاکی بێتەوە اینجا دروستە بخورێ ئەگەر حرامە بخورێ حتا لە ڕوایەتێکا فەرمێ ڕکوب سواربوونیشی حرامە چۆ عرەقی دەریەکە جۆرێک لە پیسیوانە پێوە بۆنی ناخۆشە بۆنی ئەو ئاژەڵە ئەگۆڕێ بۆیە مەسەلەی جەلالە ئەو ئاژەڵانەی کەوا طەبیعەتیان وەها نییە ئەگەر پیسیان خۆرە بنە جەلالە ئەوانەی کە طەبیعەتیان وایە پیسی بخۆ شەریعەت حرامی کردن مەسەن بەرازە مەسەن تاووسەوەی کە عەرزم کردن کە لە مەزەبی ئیمامی شافعی بەو شێوازە فەرمووە هەندێک مەزاهیبی شێپیان دروستە بەس مەزەبی خۆمان ئەبەو شێوازەیە ئەفەرمێ سبحان الله ئەفەرمێ چۆن ئەمە بە قێزراوی تۆ ئەبینی مەسەلەن بەرازێکت بەلاو زۆر قێزەونە لەبەر ئەم حاڵەتە ئەفەرمێ ئینسانیش بە هەمان چەشنە ئەگەر هاتوو زیاتر لە حاجەی خۆی تەجاوزی کرد چونکە هەموو ئەو مەطاعیم و مەشاریبای لەسەر زەویە ئەیبینی کە تۆ بە جوانی ئەیبینی مەرج نییە فەضیلەت بێ زۆرێکیان فەضلەیە زیادەیە بەشی پاشەڕۆی دارێکە بەشی پاشەڕۆی ئاژەڵێکە کە تۆ سوودی لێ وەرەگری ئیسفادەی لێەکەی ئەفەرمێ لە طیبا زۆر باسی مەسئلەی خواردن کراوە بۆ ئینسانەکە طبعا فەرمایشتێکی هەناوە فەرمایشتەکە لە ئەسڵا فەرموودە نییە قسەیەکێکی لە طەبیبەکانی عەرەب طبعا طبی کۆنی عەرەب لە طبی یۆنانی غریقی فارسی تێکەڵەیەک بۆ لە هەمویان وەرگیراوە یەکێک لەو کەسانەی کە مەشهورە حارثی کوڕی کەلدەیە کە پێوتراوە طبیب العەرەب طبیبە گەورەکە عەرەب کۆمەڵی یاسای داناوە هەموو عەرەب جێبەجێ کردووە و هەندێکیان دوای وەکو فەرموودە باس کراوە لە حەقیقەتا فەرموودە نین قسەی ئەوە ئەفەرمێ البەطنەة ئەصل الداء ئەسڵی نەخۆشی لە ئینسانە سکێتی ئەو خواردنەیە کە ئیکاتە ژوورەوە والحەمیەة ئەصل الدەواء ئەسڵی دەواش داخکردنە
طبعا لفرمايشتها هاتووە کە داخکردن مەنع کراوە. وأفرمي وعود كل بدن معتاد إنسان چنێک لاشەی هەر ئەوەندەی ڕێک ببێتەوە باشە ئەوەندە کیفایەتی ئەوە کە بیخوات و زیاتر نا. طبعا کۆمەڵی ئادابی ئیسلامی زۆر گەورە هەیە. ئێمە لە مەسەلەی خواردنە ئومەتی ئیسلامی طبعا هیچمان بەبێ یاسان نییە، هەموو شتێکمان یاسای هەیە. دەست بۆ هەر شتێک ئەبێ سوبحانەڵڵا لە شەریعەتە یاسای بۆ دان، خواردنیش عینەن یاسای بۆ دانراوە. یعنی تۆ چۆن ئەم خواردنە ئەخۆی، چۆن بەکاری ئێنی، بە چ شێوازێ. کۆمەڵی ئاداب هەیە زۆر بیستومانە، مەسەڵەن بیسمیلا بکە، بەدەستی ڕاست بخۆ، لە بەردەم خۆتەوە بخۆ، ئەمانە هەموو یاسان لە شەریعەتە. هەندێکیشان هەر کەمتر باسەکرێ، یەکێک لەوانەی کەم باسەکرێ مەسەڵەن مەسەلەی ساردکردنەوەی خواردن و بە گەرمی نەخواردنی. ئەفەرمێ أبردوا الطعام فإن الحار غير ذي بركة. أفرمي خواردنا كان لفرمايشتي بيغمبر صلى الله عليه وسلم خواردنا كان سارد كنوا چونکە ئەو خواردنی کە گەرمە بەرەکەتی تیان نییە. بەتایبەتی ملەتی خۆمان لە چای زۆر گەرم بەکارەهێنێ. لە هەندێک شتی تریشە بەعام پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم هاتووە کە خواردنەکانی سارد کردوتە اینجا خواردی بە گەرمینەی خواردووە، لەبۆی زەرری نێنەداوە فەرمووشێتی بەرەکەتی تێیە. طبعا بابەتی بەرەکەت زۆر گەورەیە، مەوضوعێکی زۆر تێر و پڕە، بەڵام یەکێک لەو شتانەی جەلبی بەرەکەت ئەکا بۆ ئینسان و سوودی لێوەرەگرێ بریتە لەوەی کە خواردنەی بێ کە گەرم نەبێ. مەسئلەی دەستنوێژگرتن طبعا لە کۆمەڵی فەرمایشتی زۆرە باسی وضوء کراوە، دەستنوێژ نەک تەنها دەست شۆردن، تەواوی وضوء باس کراوە لەوەی کە لە پێش خواردنەوە دەستنوێژی کامیل بگرێت، لەگەڵ خواردن دەستنوێژی کامیل بگرێت. هادئ بوونەوەی ئینسانەکە، هێوربوونەوەی جوان دانیشتنی لەسەر سفرە. لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ قەت بۆنی خواردن مەکە. ئەفەرمێ وەصیفەتی ئینسانیە، وەصیفەتی ئاژەڵەکانە بۆنی خواردنەکە. یعنی مەسەن تیکەیەک ئینسان هەڵگرێ بۆنی کە ئینجا بیخوا، ئادابێکی ئیسلامی نییە. ئەم ئادابە تقریبا ئەوانن کە کەمتر باز نەکراون، بەڵام ئەوان ئیتر هەموو ئێمە ئەزانین کە چۆن یاسامان بۆ دانراوە، چۆن مامەڵەکەین، چی بکەین. ئەفەرمێ ئەطیبا فەرموویانە، زەکەریای متەطەبیب فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە طیبا یەک شت نەبووە ئیلا بەم سێ چوار کەلیمە هەمووی بڕانەوەتەوە. ئیتر هەموو طیب کۆکەیتەوە لەمانە کۆ ئەبێتەوە. خۆشەویست ئەفەرمێ هیچ دۆڵچەیەک نییە، هیچ شتێک نییە، قاپۆڵکەیەک نییە پڕ بکرێ و خراپ بێ ئیلا سکی ئینسان نەبێ، کە پڕ کرا زۆ خراپ ئەبێ. شەڕترین و خراپترین ئەوەیە. ئەفەرمێ بۆچی؟ چونکە کە سک پڕ بوو شەهوەتی ئینسان زیاد دەکا، شەهوەتی ئینسان زیاد بوو هەوای ئینسان زیاد دەکا، هەوای ئینسان زیادی کرد اینجا بەهێزترین جوندی شەیطان لەناو ئەم ئینسانە ئەکەوێتە جوڵە، ئینسانەکە تووشی گوناهەکە، تووشی خراپەکاریەکە دوور ئەکەوێتەوە لە خواناسی و تاعەتەکەی. ئەفەرمێ شەیطانیش کە زاڵ بوو بەسەر ئینسانە تەواو ئیتر لە ڕێگای ڕاست مستەقیمەوە ناڕوا بەرەو ڕێگای خراپەکاری ئەڕوا. ئەفەرمێ با یەکێک لە حەکیمە زۆر گەورەکانیان وتیان چییە لەگەڵ ئەوەی کە زۆر عومرت ڕۆشتووە، ئەو بەدەن و هێز و توانایی کە هەتە هەستەکەین لە دەست نەداوە، هۆکارەکەی چییە؟ فەرمووی ئەوەیە کە مسکی خۆمم تێر نەکردو، پڕ نەکردووە هەمیشە بۆ ئەوەی نەخۆشەکان تیا بڵاو نەبێتەوە، بۆی تووشی فاحیشە نەبم، تووشی خراپەکارە نەبم. ئەم بەشی یەکەمە لە خواردن کە ئێمە ئەم بەشی یەکەمە ئەڵێن ئینسان هەر ئەبێ بیخوا، لابد منه، بۆی ئیستیقامە وەرگێ، بۆی ڕێک بێ. طبعا لە فکری ئەرسطۆیی و ئەفلاتۆنیە مەسئلەیەک هەیە زۆر باسی بەدەنیان کردووە لەگەڵ نەفسە، بەڵام لە فکری ئەفلاتۆنیە یا فکری ئەرسطۆیە مەسئلەی بەدەن جیاوازە لە نەفس، وتوانە بەدەن هیچ نییە، تەنها نەفس گرنگە لە ئینسانە. ئێمە ئومەتی ئیسلامی وان ناڵێن، ئەڵێن بەدەن زۆر گرنگە، بەڵام نەفس گرنگترە، ڕۆح گرنگترە لە ئینسانەکە ئیهتیمامی پێ بدە. ئێمە ئیماندار ئیهتیمام بە بەدەنمان ئەدەین، ئیهتیمام بە ڕۆحیشمان ئەدەین، بە هەردووکیان. بەشی دووەم لە خواردن ئەفەرمێ و بەشەیە کە ئینسان ئیستیغنای لێ ئەکا، هیچ سوودی لێ وەرناگرێ. ئەفەرمێ ئەزرار لەسەر ئەزرا تووشی ئەم بەدەنەی ئینسانە بێ کە زیادە ڕەویتیە ئەکا. ئەفەرمێ لە هەمووشیان خراپتر ئەوەیە کە ئینسان تووشی بێهۆشی و سەرخۆشی بکە کە زۆر زەرەری لێ ئەدا
ئەفەرمێ هەرچی هێزی شەیطانیە لەو ڕێگایەوە دێت کە ئینسان شتێک بخوە کە تووشی بێهۆشی و بێئاگایی بکە. إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر. لمسألة خمر ولدزداني عقلا إنسان كشتيك دزبري بو هرشتيك لو ما دهوش برانا توشي حالتك أكا رقو كينو بغضو عداوة أمانة حمو إلى ضلياكو أبيتوا ولا ذكري خوا دور أكبيتوا ولا النياج وردو دور أكبيتوا كويشك لأسباب كان يدور كوتنو إنسان النياج بريتيا لا عرق خوري بريتيا لا أو مواد مخدراني كأمره هي لا صحك أفرمي لو شيء كسر ليرة برسيان ربكا بلي توتشون علي أم بش زيادة لإنسان نابي بيان خوات نابي سوديان لورجري بينما خوي يقول فرمتي قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق أوهم طيبات رزقك خوي يقول كريتي رزق إنسان كان كي أتواني حرامي بكا كي أتواني الزيني سرزوي حرامك أفرمي لو أشي أما بذهن تا أفرمي لجوابي أما أو ألين طيبي تام أو طيبيك سيشتيا كوبي بيتو تشيجي لي ورقري سودي لي ورقري فضيلته قوري شيهب تشيج ورقري لي وأبي سودي شيهب نابي سود بيكو مسكرات وأمانة وأبي ماي فضيلة بيبو إنسان ماي قوري بو إنسان نك توشي أزرارك توشي نخوشي بك بلكو خوي قوري القرآن بخراب ويناي كافران ومشركانك ذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل فسوف يعلمون اللي أنقر باب خون السرزية كابو خواردن خوي بو خوي لأصلا لمقام ذم برامر بكافران بكافران لمقام متحا يا أفرمي والذين كفروا يتمتعون ويأكلون كما تأكل الأنعام أخون وكو أجل كان شون أخون أنجمو شواز أخون فكرنا كانوا لو تارك عرزم كردون جياوازي نيوان إيمان مؤمن وكافر أوي كافر نعمة أبيني مؤمن منعم أبيني خوا أبيني جل جلاله كتو أوهم نعمتها السرزوي بيني سيري نعمتك ناكي نعمة توشي له دناكا قولك أبيني جمالي قولك خدات بشان أدا نك خدي جواني قولك نشي لبكم برتقالي كي زور جوان أبيني بوني كي زور خوش وتامي كي زور خوشي هي لبرامبراتو أم برتقالا نابيني خدايك أبيني بو عظمته وكأميل الزويك يرق وتقبط هنا وتدر منعمك أبيني أفرميه أجر أتي بزاني زور خوري چەند خراپە سیرکە ئەفەرمێ لەناو ئینسانەکانە ئەگەر کەسێک کەم خۆر بە دایمە فەخری پێ بکە ئەڵێ من کەمە خۆم و خەڵکی زۆر بە گەورە سەیریەکە کاتێک کەمە خۆ ئەڵێ قەت لەناو کۆمەڵگا کەسێک نابینی زۆر خۆر بێ شانازی بە زۆر خۆری خۆیەوە بکە بڵێ وەڵا کاکەگەم لە مەجلیسە دابنیشە بڵێ ئاوا ئەخۆم ئەوانە خەڵکە نەجاتەوە چیت ئاوا ئەخۆ باشە بە سووک ئەم کەلیمەیەتە پێشچاو بەس ئەگەر بتوانێت خۆی بگرێتەوە لە ئاستی ئینسانەکان زۆر بە گەورە ئەبێ دائما طبعی ئینسان ئەوایەتەوە وەکو عەرزم کردن ڕەغیب زۆر مرۆڤ ناس طبعی ئینسان وایە ئینسان قەت فەخر ناتوانێت بکات بە زۆر خۆری وەڵام فەخر ئەکا بە کەم خۆری دائما مثلا کەسێک لەناو کۆمەڵگایە ئەگەر زۆر کەم بخوا ئێمە هەر لە دڵی خۆمانە بە مقەدەس سەیرێکین بە گەورە سەیرێکین ئەڵێ کوڕە کاکە ئەو کەسە لە شەو ڕۆژێکە ئەوە ناخوا باش ئەوەنە عابیدە ئەوەنە زاهیدە ئەوەنە چاکە باشە ئەگە زۆری خواردو ئەوانە لە پێش چاومان باشە بە گەورەی نامێتەوە بچووک ئەبێتەوە مستەواکەی کەمە بێتەوە فەرمایشتێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم طبعا ئەمە فیکرێک هەیە ئەم فیکرە زۆر بەهەڵە لە مێشکوانە چەسپیوە چەند وتارێکە باسم کردووە ئەڵێن سنەتە ئینسان مەعیدەی بکە بە سێ بەش بەشێ خواردن بەشێ ئاو بەشێ هەوا طبعا سنەت نییە شتیوە ها ئەمە خۆمان ئەم بەرنامەمان داناوە فرماشتكي پیغمبر صلى الله عليه وسلم سيري كان بالدقيقة شينا خزمتي بمشي وازيك راغب ومن شرحك أفرمي سيرك أفرمي حسب ابن آدم لقيمات يقيمنا صلبه أفرمي أو اندبسب بني آدم شن لقميك بشوك لقيمات بخوا كبشتي الركات أو اندبس أو سنتك كبلين خواردن شون سنة علين لقيمات تنها چەند لقمەیە بخوا کە پشتی ڕێکاتەوە بەس ئەوەندە دوای ئارسانەکەم لقیمات ئەم چۆن شەرحیەکە فإن كان لابد ئەگەر هەرویستی زۆر بخوا حەزی بە خواردن و چی بکە ئەو کاتە سکی ئەکا بە سێ بەشەوە کاوە ئەسڵی سنەتەکە ئەوە نییە کە بڵێ وەڵا
بە بەشێک هەوا بێ بەشێ ئاو بێ بەشێ خواردن بێ نە ئەوە ئەگەر ویستی هەر زۆر خۆر بێ با لەوە تەجاوز نەکە ئەگەر لەوە زیاتر تەجاوزی کرد کەەوە شریعەت مەجالی نەدا تەنها دوو ڕێگەی داناوە یا لوقەیمات یا سێ بەش لەوە تەجاوزی کردتر هی ئەمە نییە ئەوە ئاداب و ئوسلوبی ئومەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وآله وسلم سبحان الله لێرە دوو فەرمایش ئەداتەوە لە یەک زۆر عەزیمە طبعا ڕاغب مفەکرێکی زۆر گەورەیە أفرمي فرموديش ترمان هي بيغمر صلى الله عليه وسلم أفرمي المؤمن يأكل في معا واحد إيمان دار بيك معيدة باشا بيك معيدة أو يخوي أخوة خواردن أخوة أي كافر والكافر يأكل في 7 أمعاء بحوض الريخ والله بحوض معيدة أخوة يعني كافر زور أخوة إيمان دار كم أخوة أما جوهري فرق كيلا بين إنجا استورن بقول لقيمات بزان شو شرحيك أفرمي اللقيمات جارية شيء جمع قلة طبعا إما جمع قلة أخوي شوار وزني سركيه العربية أويك بألف تاء جمع بكري هندجر بو زورية بو تكثير هندجر بو كمية بو نمونا أفرمي والقانتين والقانتات أو بو زورة شأن أفرت هي قانتات وعابدات يعني عابدات هندجر بو كم بكارية واذكروا الله في أيام معدودات أوي بألف تاء طبعا لما جمع قلة ما جمع كثرة ماني جمع كثرة لدبر وسر العربية جمع قلة لدى كم ترى يعني للسي وتادا كات جمع قلة كم أفرمي الراغب ليرة أم ألف تاء كبكار هات ولا بيغمر صلى الله عليه وسلم بكار أفرمي له قيمات أفرمي جمع قلة أو ألف شون واذكروا الله في أيام معدودات شن أيامه كم علماء فرمون درجك باش النبي اللي دتشك تجاوزك عندي فرمون نوءك عندي فرمون أيام تشريقك شو الرجك لججنات شو الرجك ججنك واذكروا الله في أيام معدودات أفرمي أميش أفرمي أم لقيماتي بيغمر صلى الله عليه وآله وسلم باسي كدول لسيبو دي أو ندن لقمية إيه باشا لقمة كانت سنة قورة زي كان بإيشي من الله كان وتم نابي الرولة أو كيت أنا إيه وتيجي قيشي كابوكا من شوار لفا أخوم باشا إلا في بيق لقمة دانا باشا وتقيناك من شوار دانا أخوم تصورك نا حديثك فرمي لقيمة يعني تيكيكي بشوك لقيمات يعني سيتا دا لقمي بشوك لسي كم ترنبي لدجنا بتجاوزك لير الراهبية اللي قال حديثي دوما ك7 أمعاء اللي قال أول شيء ليش أداته أفرمي دي قد بدأ كافر هتا حوت لقمة أروى وزياتر أفرمي إيمان دار لحوتكش كمتر أفرمي أكري إنسان تمرين بنفسي خوي بك يك لقيمة بخوا دو لقيمة سي لقيمة برولاي خواريكي بيت شكو هم با لقمة بشوك باسي كده هم بجمع قلة باسي كده أفرمي كاميك هر أوان داك بشتي راك بيت كوابو لم قصير راغبة أتشنو سر أصلي قصكي بيغمر صلى الله عليه وآله وسلم كإنسان إيمان دار كاتك كوا لسر أم نعمتانا أو استيت چنێکی بەکارە هێنێ چۆن لاشەی خۆی ئەپارێزە چکە مە چێژەکانی لاشن چێژەکانی لاشە چۆن ئەتوانێت چکە چۆن لاشە لە خواردنە چێژ وەرەگرێت لەش ساغیش ئابێت چێژ وەرگرێت چکە عەقڵ مەجالی عەقڵ ئەوەیە کە لە لەش ساغیەکە لەزەت وەرەگرێت مەجالی بەدەنە ئەمە کابوو ناکرێت ئینسان بۆ بەدەنی چێژی عەقڵی لەدەست بدە چێژی ڕۆحی لەدەست بدە ئەبێ ئەم هاوتایە ڕابگرێت ما لباسي تشجكان هردو تشجكت تشجي عقلي إنسان تبدني إنسان واجب لسرمان جيب جيك برام لا تشجي بدنيك نبي زيادة الرأي بكري لحد أبي لشويني خويا لجيجي خويا نبي تجاوز كإنسان لو سنوريك خوا جل جلاله بيه عطا كردو بوي هري شغل إيما أجر بيه خوي دروس كاتوا خوي بناسته خواردنك كما كاتوا فلا ناكل كمي كات ورده كمي أكات أو كإخوان نيوي لا أبا شكون نيوي كهر زياد ولا الريو
دواتر کەمتر بە تەجروبە و بە تەمرینێکی جوان لقەیماتەکان کەمەکاتەوە پێشی ئێژی هەر وەکو ئێستا پێ ئێژی لەوە چ لە سەرەتایە تۆ بڵێ بەو خوا ناتوانم سرم ئێشەکە مەسەلەن بێتاقەتم ڕاست بەڵام کە تەجروبەت وەرگرت تەرویضی هەموو عولەما بە طبی ئێسەشەوە لەسەر مەسەلەی تەرویضی مەعیدە ڕاهێنانی مەعیدە هەر هەمویان متفقن ئەطیبای کۆن فەرموویانە جالینوس ئەڵێ ئینسان دوو عەقڵی هەیە عەقڵێک لە سەریەتی عەقڵ لە مەعیدەیەتی ئەڵێ مەعیدە بە ئەندازی عەقڵ گرنگە هەستی هەیە شعوری هەیە بۆی ئەڵێ کە تۆ قەلەق بووی مەعیدە دێشەکە لەخۆ مەعیدە دەکەوێتە ئێش باشە مەعیدە حەقی چییە وسە ئەڵێ عەقڵی دووەمە کاتێککە قەلەقیت بۆ دروست و عەقڵی دووەم لە کار کەوتو ئەفەرمێ ئەم عەقڵەی دووەمە خواردنێ فاسد بە پێزانێ دەرکی پێەکە لۆچێ زمان هەستی پێ ناکە لەزەتی لێەکەی خۆ بەڵام ئەو ناهێڵێ مەجال نادا ڕێگە نادا هەستەکە کەەوە غەڵەتێک ڕوویدا چکەوە عەقڵە ئەمیان لەزەتی بەدەن ئەویان لەزەتێکی عەقڵی هەیە لە ناوەوە چێژێکی تر هەیە لە ناوەوە بۆی ئینسانی ئیماندار ئەبێت لە پرۆسەی خواردنیە لەم نیعمەتە جوانی کە خوا پێ عەتا کردووە لەم لەزەتەکە وەری ئەگرێ لەم چێژەکە وەری ئەگرێ ئەبێت لە مەشە یاساکانی شەریعەتی جێبەجێکرد عەرزم کردن کە شەریعەت یاسای هەیە یاساکان بسم الله ئەکەم بەدەستی ڕاستە خۆم ئەوان هەموو یاسا بوون لە پەنای ئەو یاسایانە کە عەرزم کرد یاسای تر هەیە یاسای کەمخۆری بەهێزترین یاساکانی خواردنە کە شەریعەتی ئیسلامی باسی کردو و کاری لەسەر کردووە و ئێمە ئیمانداریش ئەبێ بەڕاستی بەشێک لە حەیاتی خۆمان بریتی بێت لەو جۆرە تەمرینە لەو جۆرە خۆڕاهێنانە لە هەر عومرێکە هەی لە هەر کاتێکە هەی پێویستە بەو جۆرە تەمرینە هەیە تاوەکو ئەوەندەی کە شەریعەت ئەمری پێکردووی تەجاوز نەکەی لەو حقوقانە و لەو حەدانە داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێ خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ڕەحمەتی خۆت کەڕەمی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین گوناهی کردومانە بە ئاشکرا عەفومان کە گوناهی بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهی نەمانزانی کردمان عەفومان کە گوناهی زانیمان و زیادەڕەویمان کرد لە حەقی تۆ یا خوای عەفومان کە داوات لێ ئەکەین یا رب العالمین بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت ئیمانی ئێمە سەلامەت کە یا رب العالمین دەروی خێرمان لێ بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بەڕەحمەتی خۆت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت دامەزراومان کە لەسەر دینەکەت لەسەر خواناسی لەسەر عەبدایەتی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزەوێ بە کەڕەمی خۆت یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە إلهي لد أبارين ولد ألاڵين وبرحمتي خوت بكرمي خوت يا أكرم الأكرمين ضلمن آرامك مالمن آرامك روحمن آسود وآرامك يا إلهي ضلمن هواش كرو يا رب العالمين خوي لد أبارين ولد ألاڵين بقوري خوت قوركان من آرامك زندقون من آرامك عاقبة من برخيرك يا رب العالمين تو قوري خو لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشاية مان ونبي بركة بخير عمر مانا وبركة بخير كات مانا وبركة بخير خواردن مانا وبركة بخير أولاد مانا وبركة بخير علم مانا وبركة بخير ورقرتن مانا إلهي داوال لي أكين بقوري خود برحمتي خود وبزي خود رحمتي خود كرمي خود بركتي خود شفاي خود آرامي خود إلهي داوال لي أكين فضل وقوري خود بسرمانا داب بارنا يا أكرم الأكرمين خوای تو گەوری خۆت ئەم دوعاینەمان قبول کە خوای ئەم دوعاینەمان قبول کە خوای ئەم دوعاینەمان قبول کە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەور لە گوناهی منی شوێ و ژبورێ خوای لەمان قبول کە یا ربی